بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا هەموومان بەیەکەوە دەقیقێک بۆ ژیانی پاکی شەهیدان دەوەستین. پایتەخت مازۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبار وەرزاکردن داوا لە زۆر بەڕێز دکتۆر سەرهەنگ قادر سووچی ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت تایبەت دەکەین با بفەرمووێ بۆ پێشکەشکردنی وتارێک لەلایەن پەڕێزان. بەناوی خوای مەسوود مرۆڤان بەڕێز نوێنەری سەرۆشی دەستە و ئەندامی دەستا مامۆستا ئامانز بەڕێز کاکشێگر نوێنەری قوتابیانی زانکۆ و پەیمانگە تایبەتەکان بەڕێزان سەرۆک بەشەکان مامۆستایانی خۆشەویست قوتابیانی ئاچیز خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ساڵێکی نوێی خوێندن پیرۆزبایی گەرمتان بە ناوی خۆم و ڕاگرایەتی دەستەی ئەمیداری ئاراستەی ئێوەی بەڕێز بکەم. قوتابیان خوێندکارانی خۆشەویست پەیمانگای تەکنیکی پایتەخت هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تاوەکو ئێستا یەکێکە لە پەیمانگارە سەرکەوتوەکانی هەرێمی کوردستان و تایبەتی شاری هەولێری خۆشەویست. ئێستاش داوا لە زۆر بەڕێز ئەندامی دەستەی ئەمیداران مامۆستا ئامانز وێنەی دەکەین با بفەرموێ بۆ پێشکەشکردنی وتاری. بەناوی خوای گەورە و میهرەبان وتاری سەرۆکی دەستەی ئەمینداری پەیمانگەی تەکنیکی پایتەخت مامۆستایانی دڵسۆز میوانە بەڕێزەکان قوتابیانی خۆشەویست زۆر خۆشحاڵی کە جارێکی دیکە بۆ ماوەی 5 ساڵ یەک بە دوای یەک ژمارەیەکی دیکەی لە قوتابیانی خوێندکارانی خۆشەویست لەم پەیمانگایە وەردەگیرێن لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت. بەم بۆنەیەوە بە ناوی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری پەیمانگەی تەکنیکی پایتەخت پیرۆزبایەکی گەرم لە خۆمان و لە ئەنجومەن و ڕاگر و مامۆستایان و خانەوادەی قوتابی خۆشەویستەکان دەکەین. هیوادارین دوا ڕۆژێکی خۆشندار بۆ خۆتان دابین بکەن لەم پەیمانگایەدا. ئەوە شانازێکی گەورەیە بۆ پەیمانگەکەمان دەبێت ئێوە شانازی بە خۆتانەوە بکەن کە لەم ڕێگەیەوە لەم پەیمانگایە دەتوانن خەونەکانی خۆتان بهێننەتی و داهاتوێکی گەشت بۆ خۆتان سۆگەر بکەن. بەڕێزان پەیمانگەکەمان پەیمانگەی تەکنیکی پایتەخت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پێشکردنێکی بەرچاوی بە خۆیەوە بینیوە. پاپش بە پاپشتەکانی وەزارەتی خوێندی باڵا و توێژنەوەی زانستی بە تایبەت فەرمانگەی خوێندن و پلاندانان بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت و دەستگای سەرپەرشتی لەنایە زۆری ئەم بۆنەیە بە دەرفەت دەزانین کە سوپاسیان بکەین و هەروەها سوپاسی یەک بە یەکەی ستافی کارژێڕی و ستافی پەیمانگەکەمان بکەین. بە تایبەت بەڕێزان ڕاگری پەیمانگە و سەرۆک بەشەکان و ئەنجومەنی پەیمانگا و یەکەیەکەی کارمەندانی کارژێڕی و ستافی پەیمانگەی پایتەخت. هیوای سەرکەوتن بۆ هەمولایەک دەخوازین هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. ئێستاش داوا لە قوتابی بەشی شیکاری بۆ نامی دووەم کاک عەبدولقادر دەکەین با بفەرموێ بۆ پێشکەشکردنی بارچە شاری. من هەولێرم شارە گوڵەکەم و ماست و ژیان شارە ماچ و دڵ و میوان شاری شعر و بەستە و حەیران شاری خێر و شاری چار پاوەندی خێرم من هەولێرم من قەڵات و پەنام من مەنارەی دەم و سەدام خالقی بیرم بە شێوەی شعرم ڕەمزی ئاڵام من هەولێرم لەوەتەی قەڵاتم هۆلا کۆش دەزانێ لۆ سەربەخۆیی بەڵێ لۆ من دەستی نەخێر من هەولێرم ئەوەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت شبی باشو
ئەندامی دەستەی ئەمینداران مامۆستا ئامانج دەکەین با بفەرموێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکان. بخاون بڕوانامە خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت مەزۆلگەی فێر کردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت